دێتەوە بابەتی قوربانیکردن دەست پێکا لە سپێنەوە کە یەکەم ڕۆژی جژنی قوربانی پیرۆزە. قوربانیکردن لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە چۆنە ڕێکارەکانی چۆنە مەرجەکانی چین بۆ یەک سەرخێزان چوزانم یەک جاندار بکرێتە قوربانی نەکرێت بەپێی ژمارەی خێزانەکان دەبێت چۆن بێت ئەو کەسێکە قوربانیەکات لە ماڵی خۆی بیکات بیبات بۆ ناوەندێک یان دوێنێ پێرێ لژنەی فتوایەکیان ناکە قوربانیکردن نابێت لە ناوخۆی شارێک ببرێ بۆ شارێکی تر. ئەمە گشتاندنی بۆکەین ئایا دەکرێت ئێمە قوربانەکە لە ناو خۆمان ڕادستی ڕێکخراوێکی خێرخوازی بکەین و بڵێن ئێمە نیەتەکەمانەوەی کە ئەم بابەتە قوربانی بێت بزانین ئەمە لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە چۆن چۆنی لێکە درێتەوە. هەندێک پرسیاری ورد هەیە لەسەر قوربانیکردن کە پێویستەکە لە ڕوانگەی شەرعی پیرۆزی ئیسلامەوە وەڵامیان بزانین. دکتۆر محەممەد پێنجۆنی سەرۆکی لیژنەی فتوای سلێمانی لەلەمان میوانە وەڵامی پرسیارەکانمان بە ورد و دریشتیەداتەوە و چەندیش قوربانی بەشێکە لە پتەوکردنی پەیوەندی کۆمەڵاتی و ئاشتەوای کۆمەڵاتیش ئەمەش ئەکەین بە پرسیارێکمان. دکتۆریان زۆر بەخێر بێ جژنی قوربانە پیرۆز شارەکەمان و خەڵکی موسڵمانی کوردستان هەرمی جژنیان لێ پیرۆز بێ. زۆر سپاس دکتۆر. قوربانیکردن وەکو فەرزێک تەماشاکرێ بۆ کەسی موسڵمان یان پێویستیەکە و لە کاتی پێویستی ئەبێ بدرێت بە هەژار؟ بەڵێ بەناوی خۆی بەخشندەوە میهرەبان لە ڕاستیە خۆی قوربانی ئەو پرۆسەیە بڵێن ئەو پرۆسە جوانەی کە ئێستا ئێمە بەرەو ڕووی ئەوە ڕۆین لە ڕووی فقی ئیسلامی و لە شریعەتی ئیسلامیە دوو بۆچوون لە بەرامبەریا هەیە. بۆچوونێکیان کە بە واجبی شەرعیە زانێ ئەم بۆچوونێش تەنها مەذهبی ئیمام ئەحمەدی کوڕی حەنبەل و هەروە هێندێک لە شافعیەکان ڕەحمەتی خۆیان لێبێ هێندێک لە زانایانی تری وەکو ئەبوو ثەور و پێتوێ ئەوانە کە پێیان وایە ئەم عیبادەتە واجبە و لەبەرەوەی کە قورئان فەرمێ بە پێغەمبەری خوا فەصەلی لڕەبیکە وەنحەڕ کەوابوو فەرمانەوە ئەبێ جێبەجێکە. بەڵام زۆرینی هەرە زۆری زانایانی فقی ئیسلامی لەگەڵ ئەوەن کە قوربانیکردن سونەتە و ئینسان وەکو عیبادەتێکی ئازادی واتانێت تۆ خودی خۆت ئازادکاری توانات هەیە بە ئازادی خۆت ئەو عیبادەتە ئەنجام بێ. لە مەذهبی بۆچوونەکانی فقی ئیسلامی بەگشتی زۆرینە پیان پەیوەندی ناکەن بەوەی کە هەبوو بی یان نەبوو بی، پیان وایە قوربانی هەر سونەتە بی بێ یان نەبێ کەسەکە. ئەمجا ئەگە کەسێ بیبێ فەزیلەتەکەی زیاترە مادام توانای مادیت هەیە باش وایە تۆ هەموو ساڵە قوربانی بکەی مادام توانای مادیت هەیە. بەس بڵین واجبێکی شەرعیە لەسەر هەربیکەی ئەمە لە لای زۆرینەی هەرە زۆری زانایان پیان وای واجب نییە. بەڵام لای ئەو ڕێیە کە پێی وایە واجبە کە ئەبوو حەنیفە ڕەحمەتی خوای لێبێ و پێی وایە کەسێک دارە ساڵانە بێ قوربەک و چۆن تۆ بێ مەسەڵەن نوێژەکەی هەموو دەکاتی کاتەکانی خۆیان کاتی نوێژ جەژنی قوربانی شات ئەبێ حیوانە سەبڕی. ئەگەر توانای مادیت هەبوو مەسەڵەن توانات هەبوو ئەگەر نەشەبوو ئەبێ لەو ساڵە محاولەکەی بۆی کۆکەی تۆ چووکە واجبێکی شەرعیە لە ساڵەکەیە لە یەکی مانگەوە هەتا کاتی جەژنی قوربانە بێ پارە کۆکەیتەوە بۆی پر پارەی حیوانە دابنی. بەڵام لە لای جمهوری زانایان کە پێڵەن جەماوەری زۆرینەی زانایان نەخێر واجب نییە وەکو بە سونەتی زانین کە مەسەڵەن مەذهبی شافعی ڕەحمەتی خوا لێبێ هەمان قەناعەتی هەیە کە سونەتە کە سونەت بوو کاتە تۆ ئازادی تایە ئەیکەی یان نایکەی بەڵام بیکەی باشترە. باشە دکتۆر بۆچی جژنی قوربان دانراوە کە قوربانی تیا بکرێت؟ لە ڕاستیە خۆی عیبادەتەکان ئێمە ئەوانەی کە بەندایەتیەکرێن هەموو بەندایەتێک لە شریعەتی ئیسلامیە کە بۆ خۆی گەورەکەی کاتی دیاریکراوی خۆی هەیە کە فەرزێک و واجباتە تا دوو پێڵێن واجبات ئەوەشی کەوا سونەتن بە هەمان شێوە کاتی دیاریکراوی خۆیان هەیە. لەبەرەوە بۆی کە ئینسان یەکەم خۆی سەرقاڵی ژیانە ناکرێ هەموو کاتەکان ئینسان سەرقاڵکەین بە کۆمەڵێک ئیشەوانێک و بە عیبادەت و واز لە ژیانی بێنێ. بۆیە ئەمانە لە شریعەتە ڕێکی خستون بە شێوازێکی کاتدار تا هەم فریای ئیشی بکەوی هەم بەندایەتەکەش ئەنجام بێ. ئەمە یەک دوو هەم لە ڕۆژی جەژنی قوربانە کاتی مەراسیمی حەجە حەج کە ئەنجامە دێ عیبادێکی گەورەیە لە کاتێکە کە عیبادەکە تەواو و ڕۆژێکە پێڵێن ڕۆژی جەژن. لە ڕۆژی جەژنە لە شەرایەتی ئیسلامیە ئەبێت جەژنەکان بۆ هەر هەموو خەڵک بێ ئەبێ خۆشیەکانی سەر زبندێوی خەڵک و دڵی خەڵک دابەشکێمە سەر هەمووانە نابێت چینێ دڵی خۆش بێت چینێکیش هەژار بێ. بۆیە کە لە جەژنی ڕەمەزانە بابەتی زەکاتی فیترمان هەیە کە دابەشێکێن بەسەر خەڵکە لە جەژنی قوربانیشە بابەتی قوربانیمان هەیە کە گۆژە باشینەوە بە خەڵکا. بۆیە لە هەردوو بناسبە ئیسلامیەکە کە بۆنەیەکی شەرعیە لە هەردووکیانە بۆنەیەک شتێکیشمان هەیە بۆ دڵخواشکردنی هەموو عایلەکانینا ئەو مجتەمەعی کە تیاژی. بۆی ناکرێ من لەم شارەیە جەژنم هەبێ خۆش ڕابێرم بەڵام ماڵەکەی دراوسەکەم فەقیرە نەیتوانی بێت کێشێکی خۆش دێنێ بۆ مناڵەکانی ئەڵێ بێت تۆش هاوبەش بێت دروستکردنی جەژن بۆ ئەوە ئەم خۆشی کە هەمان دابەشیکەن. ئەمە خاڵێکی زۆر گرنگە. خاڵێکی ترکە لە مەسەی جەژنی قوربانە ئێمە بەڕاستی بەدیەکەین کێکێکە لە مەسجە هەرە گەورەکانی پەیامی خوایی
کە کاتێک لە سەردەمی ئاینە پێشینەکانە زۆر جار هەیە لە بیستومان لە مێژووی ئاینە پێشینەکانە ئینسانە کرایە قوربانی بۆ بتێک بۆ خوایەکی دەستکرد بۆ کەسێک بۆ سەرکردیان کرد هەتا مەسەر بۆ نیل و بۆ ئەوانە زۆرجار مرۆڤێک سەرە بڕا ئەکرا بە قوربانی خوای گەورە پێمان دەڵێ خاوەنی حەقیقی ئینسان تەنها خوایە خالقی حەقیقی خوایە بۆیە کە خوا ڕێگەی نەدا مرۆڤ بکەینە قوربانی لە واتی خۆشی نایڵێ لە واتی خۆشی ڕازی نەبیکە بە قوربانی بۆیە لە مقابلی ئەوە حیوانەکەی هەنە بێ وفەدەیناه بذبح عظیم قورآن فەرمێ لە باتی ئەوەی کە بە ئینسانەکە بە قوربانی کوڕێکی جوان هەڵبژێری لە ناو عایلەکە کەسەکە وەکو تەقەڕوب و نزیون و پرۆسەیەکی قوربانیکردن بۆ خواکەی فەرمی ئێمە ئینسان مەخلوقی ئێمە دروستمان کردووە خۆمان نەزانی قیمەتەکەی لەکوایە بۆیە لە باقدەواتی ئەوەیە ئەبێ حیوانە سەبڕن لە مقابلی ئینسانەکە ئەمە بەڕاستی پرۆسەی ئازادکردنی ئینسان لە سەبڕین بۆ معبودەکان بۆ پەرستاوەکانیان کە بەڕاستی ئەوانەی تریان چووکە و خاوەنی حەقیقی ئینسانی بەلایەوە طەبیعیە ئینسان کاتە قوربانی بەڵام خوای گەورە کە خاوەنی سەقینی ئینسانە ڕازی نەکو چۆن دایکێکە دایکی حەقیقی بێ ڕازی مناڵەکەی دەرکەوچێ بەلاشەیە پەروەردگار ئەم سجا ئەدا بە مرۆڤایەتی لە جەژنی قوربانە ئەو ڕیسالە هەیە بۆ هەموو ئینسانەکان بۆ هەموو مرۆڤایەتی کە ئێمە ئینسانمان دروست کردەوە ئێمەشین خاوەنی ڕاستەقینەکە ئینسان بۆیە دڵمان نایە وەربێشمان ڕێگەشی پێ نادەین ئینسانەکەینە قوربانی لەواتی ئەوەی کە بەندایەتی بۆ ئێماکە ئەمەش مەسجێکی گەورەیە لە پشتی ئەمەوانێکا و موناسەبەکە پەیوەندی بم کات و بەم ساتە وەختە هەیە چونکە ساتێکە هەم پرۆسی حەجی تێ ئەنجامەدرێ هەم مرۆڤایەتی لەم سەرقەل و کاتە عیبادێکی گشتیەکە بە هەموو زمانە جیاوازەکان ئێستا سەرقاڵی پرۆسی حەجن ئەمڕۆ ئێستا هەمووی لە عەرەفاتەوە سا و ئەو هەموو زمانە جیاوازە هەمووی دوعاکە هەمووی لەخوا پاڕێتەوە هەمووشیان لێک بەرگیان لەبەر کردووە کەوابوو جیاوازیە کولتوری و ڕەنگەکانی پۆشاکمان نەماوە ڕنگمان لە بەڵام زبانمان هەر جیاوازە لە دوعاکردنە زبانمان و داواکانمان هەروەکو یەکوان دوو زبانی جیاواز و سێ زبان 10 15 جاری وایە لە شوێنە دانیشی 25-30 دانە زبانی جیاواز پێکەوە دەست ئەمەست کردەوە هەمووی دوعاکە هەمووشی داوای لێبەردنەکە داوای لێ خۆشبوونەکە ئەمانە ئەمە سوجە گەورەیە کەوابوو دین ئێوێ مرۆڤایەتی ئاوا لە ژیانە بەڕاستی بکاتەوە بە مرۆڤێکی یەکسان هەمومان پێکەوە بژین بۆ ژیانێک کە هەمووشمان لێرە ئەژین هەموو وەکو یەکسانی لە ژیانی دنیادا و بەڵام لەو دای کە ئەژینە ئەو دیویشەوە حەڵقەی دووەم و ئەڵقەی دووەمی ژیانمانە ئەڵقەی یەکەمە لە ئەڵقەی یەکەمە چی ئەکەین ڕووداوەکان هەموو ئەبینین بەڵام ڕووداوەکانی دوای ئەم ئەڵقەیە کە نەتیجەی ئەم ئەڵقەی ئێرێ ئەوە لەوێت تۆ خۆتی ئەو بۆ ئەڵقەی خۆتە ئامادەکەوە لەکوێی ڕووداوەکانی ئەوەیە بینە نەتیجەکە چی وەرەگریتەوە دوایی ئەوە کە دۆ سەرشاری خۆمان ئەمە بەڕاستی لە ئیسلامە ئەم پەیامە گشتەیە بۆیە پەیامە گشتێکەشی واکالەوەی لە پرۆسەی بەندایەتیەکەش هەر گشتی بین بە هەمان شێوە. زۆر باش دکتۆر بە پاسێکی کردارەکە بکەین قوربانیکردنەکە بکەین ئەنی با لە کاتەکەەوە دەست بکەین معنی مەرجەکانی قوربانیکردن یەکێک لەوە کاتی سەربڕینی ئەو ئاژەڵە ئەبێ کەی بێ ینی هەیە لە ناو جەژنایکە و هەیە پێش جەژنیکە کامیان دروسترە و بەڵێ خۆی لە ڕاستیە کاتی قوربانیکردن بە ڕای هەموو زۆرینەی زانانی فقی سایی بەڵام هەرە زۆرینەکەی پێیان وایە لەگەڵ دەستپێکی بەرەبەیانی ڕۆژی جەژنا کە سپێنەیە ئەو کاتێک کە نوێژی جەژنمە ئەنجام داوە ئیمام سەلامی داوە لە نوێژی جەژن ئیتر کاتەکەی دەست پێەکە هەتا کۆتا ڕۆژی چوارەمی جەژن کاکو ڕۆژی ئاوا بوون تا ڕۆژ ئاوونی چوارەم ڕۆژی جەژن ئەوە کاتی قوربانیکردنە ئیتر تۆ توانی لەگەڵ سەلام مامۆستای مزگەوت و سەلامی دەوتی ئەسەلام عەلەیکوم وەڕەحمەت الله وبەرەکاتوه تۆ چۆ خەریکی سەرقاڵی قوربانی بە هەتا کۆتا ڕۆژی جەژن ئەو زەمانە چوار ڕۆژە ئەو چوار ڕۆژە کاتی قوربانیکردن ئەمە بۆ دەستپێکەکەی چووکە لای زاناگەر شوێنی شاو حتا با نوێژیش نەکرا ئەگەر ڕۆژ بەرز بۆ بە ئەندازە ئەوەی کەیتە ئەو کاتە نوێژی مامۆستا لەو کاتە ئەنجامەدرێ تێلەو کاتە دەست پێەکە شەرت نییە کە مەسەڵەن لە شوێنێکا گوجێ لە لادێکە کەسەکە لە لادەیەکە مزگەوتی تیانە جەماعەت و نوێژکەن تا بزانێ ئیمان سەلامی داتەوە یان نا ئەو کات و وەختەی کێ ئیمام نوێژی تیاکە کە 6 و مەسەڵەن لەوانەیە سەعات و نیوێک 2 سەعات دوای نوێژی بەیانیەکە مەسەڵەن یا سەعات و نیوێک یا سەعاتێک و 40 دقە سەعات و 40 دقە تێپەڕی ئیتر توانێت ئەو چێ قوربانی خۆی ئەنجام بە. زۆر باشە دکتۆر هەندێک خێزان هەیە بۆ مناڵێکی تازە لە دایک بوویان هەیە نەریتێکیش هەیە بە حوتمی بۆ بکەن و ئاژەڵێکی بۆ بکەن بە قوربانی ئەکرێ ئەو حوتم و قوربانێکە باتە پاڵێک و یەک ئاژەڵکە خوشتیوانە قوربانی شتەکە بێست لێرەدا جایکەنەوە حیوانی بچووکمان هەیە حیوانی گەورەمان هەیە ئەگەر لەمە ڕوو بزن و ئەوانەیە بێ ئەوە تەنها بۆ یەک شتە بێ یا بۆ قوربانیە بێ یا بۆ حوتمە بێ بۆ یەکێ لەو دوانە ناتوانانی مەسەڵەن حوتم و قوربانی لە مەڕەکە کۆکەیتەوە لە بزنێکا کۆکەیتەوە بەڵام ئەگەر مانگایە بکڕێ ئاگایەک بکڕێ مەسەڵەن یا وشتر بکڕێ لە شوێنانی تر هەیە مانگایەک 2 ساڵێک نوێنگی 2 ساڵ تاواکە پێ لە 3 ساڵ بێ ئەوە توانێت حوشتی تیا بکە
بیکە بە حەو قوربانی حەوتم سێ قوربانی سێ حەوتم یا چوار حەوتم چوار حەوتم و سێ قوربانی ئەتوانێت حەوتەکە تێکەڵی کا بیکە بە سەدەقەش و بە حەوتمیش و بە قوربانیش لە حیوانی گەورە ئەتوانێت هاوبەشیکە بەڵام لە حیوانی بچووکە نەوەڵا بێدانێکیان بکە جای قوربانیەکە یاخود حەوتمەکە یەکسەر قوربانی بۆ هەموو ئەندامانی خێزان ئەبێت ئەمە چۆنە لە ئەمە لە فقی ئیسلامی بەڵێ لە فقی ئیسلامی و لە مەذهبی ئیمام شافعی ڕەحمەتی خوای لێ بێ خۆ لەسەر فەرمودەی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام کە نەسێکی سەریح حکاتێ پێغەمبەری خوای کە لە ئەوە بوو کە دوو حیوانی سەبری دوومەڕێکیانی بۆ خۆی یەکیانی کە سەبری فەرمی ئەمە لە باتی خۆم و خاو و خێزان و هەموو ئومەتەکەشم کاوە بەڵێ سەرۆکی عایلە و خێزان ئەتوانێت کە قوربانیەکە چووکە باوک وەکوڵی دەستەبەری قەرجی ماڵەکە دەستەبەری ئەوەکە بەدەم دەستەبەری کە حیوانەکەی کڕی لە پارەی هەمووان ئەوان کردی پارێوانێکی تایە بۆ یەکە کەسەی بڕی ئەم حیوانەکە بە قوربانی لە باتی خۆی و ماڵ و مناڵەکانی کێشەکە دیارەکرێت دکتۆر یعنی بڵێ ناوەزن دیاری ناکرێت تەنها تەمەەن دیاریەکرێت لە حیوانە کەسە لە بڕێ حیوانی وردە وەکو مەڕ مەسەرەن ئەگەر هاتوو باش وایە ساڵی تەواوکە پێ لە 2 ساڵ بێ بزنی ژەبێ ساڵ تەواوکە پێ لە 2 ساڵ بەڵام لە مەڕە ئەتوانێت شەژمانگیشی تەواوکە بیکە بە قوربانی چوە مەڕێکە لە شەژمان تەواوکە گۆشتی باشی هێوە خورێ بەکارهێنرێ لە شەژمان بەرەسەر دەتوانێت بیکە بەڵام باشتر وایە ساڵێکی تەواو کات و پێ لە 2 ساڵ بێت لە مەڕە بەڵام ئەگەر مەسەلەن مانگە ئەوانە بۆ 2 ساڵ تەواوکە پێ لە 3 ساڵ بێ بەڵام لە وشترا بێ 5 ساڵ تەواوکە پێ لە 6 ساڵ بێ چوە ئەوان مەسەلەن گوێرەی باڵاکە و حەجمەکە و تەمەنەکەی ئەگۆڕێ لە ئیسلامە هاتۆ میدیاریکۆ بەڵام لەوە شاد پێشی وتوین ئەگەر تۆ چوی حیوان بکڕی تا قەڵەوتر بێ و مەسەلەن ڕێک و پێکتر بێ باشترە کاتی خۆی لە سەردەمی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام پێش قوربان هاتن خەڵک حیوانی کرد و بە خێویە کرد بۆی قەڵەوی کات تا گۆشتی زیاتری هەبێ و سوودی زیاتری هەبێ ئەگەر حیوانێکش دەڕ بوایە لای خۆی مەسەلەن مانگێدایە پێشی جەژنی قوربان بۆ خۆی لە شوێنی خۆ حەوشە جێگەی هەبوو خواردنی باشێدا و گیای باشێدایە تا بخۆی لە جەژنی قوربانە حیوانێکی قەڵەو دەرەچوو بەڵام خۆی سا توانی کاچی بیکڕی ئەبێت گەڕێ بە شوێن جوانترین و پاکترین و مەسەلەن ڕێکترین و تا قەڵەوتریش بێ باشتر زۆر باشە دکتۆر ئەو کەسانی کە کەسێکی نزیکیان مردووە و لە ژیانانە ماوە چۆن ئەتوانن قوربانی بۆ کەسە مردووەکانیان بکەن لە ڕاستیە ئەوەش لە فقی ئیسلامیە بە تەفسیل بە درێژی باس کراوە ئەو کەسانی کە وەفاتەکەن لە ژیانی خۆیان هەیە مەسەلەن پێش وەفاتی خۆی وەسیەتەکە بۆ مناڵەکانی ئەڵێ ڕۆڵێکیان من پارەیەکم هەیە مەسەلەن سەیەکی ماڵی خۆم هەیە مەسەلەن لەوانەیە و 50 دەفتەری هەبێ ئەڵێ ڕۆڵێکیان لەم 15 دەفتەریە مەسەلەن ئەوەی ئەمە بۆ دانێن حەجم بۆ لێ بکەن بەشی خەنە مزگەوتەوانێ بەشێکیشی دانن ساڵانە قوربانی بۆ بکەن ئەمە طبیعیە لە پارەی خۆی هەموو ساڵە قوربانیەکەی بۆ بکەین چونکە ئەم باوکە خۆی بۆ خۆی پێشەوەی ممری ئەم کەسە پێشوە دایکێکە کەسەکە پێشی خۆی داناوە بەڵام هەیە مەسەلەن توانەمادیەکەی نییە یا هەیە شەهەیەتی بەڵام زۆر بیری نییە مەسەلەن زۆر بەلای ئەو بابەتەیان ناچێ ئەمە وەفاتەکە هیچی نەوت وەسیەتیشی نەکردەوە هیچ شتێک لەم کاتەکەدا سەر وەرەسەکەی ئەوانەی کە میراگرن مەسەلەن خێزانێتی کوڕەکەیەتی کچەکەیەتی ئەمان ئەگەر کە کوردیشی نەبوو براکانی یا مامەکانی مەسەلەن بۆ نمونە ئەگەر کەسی نەبوو ئەوانە کە سەر ئەوان ئەگەر ئەوان زۆریان خۆش بوێ و بەلانەوە مەسەلەن کەسێ بێ و حەزەکەن لەمان و خێری پێ بگا ئەوە ئەتوانن ساڵانە بۆ خۆیان بەپارەی خۆیان لە توانای خۆیان پێڵەن تەبەڕوع ببەخشین حیوانە سەر بڕن بۆ قوربانی لەواتی باوکیان خێرەکەیگاتێ وەستی کێشەیتیانێ لەوەیە بەڵام ناڵێن لە سەریان واجبە ئەبێت تەبەڕوعکەن بێن ئامادە بن لە دڵێکی زۆر پڕ لە خۆشەویستیەوانێ و زۆر مەسەلەن زۆر بە حەزەوە نەیڵێ ئاخ باوە تۆ چی کرد بەخۆ هەموو ساڵێ منە بکەم و لەسەری گران بێ و سەخت بێ ئەبێ بە حەزێکی زۆر خۆشەویستیەوە بێ ئەم پارە بخاتە ئەم پرۆزەیەوە داینەچێ حیوانە بۆ باوکی بکڕە بیکا بە قوربانی بۆ نمونەگەر جەژنەکانی پێشووتر قوربانی بۆ کردبێ ئیتر تاو یەک جار بەسە قوربانی لە ژیانمانە یەک جار کە کردمان قوربانیمان کردووە یەک جار کردت بەسە بەڵام ئیتر ئەگەر تۆ توانێ مادیت باش بێ هەموو ساڵ دووبارە کردو خێرێکی گەورەیە ئەمە بگو چۆن کەسە کەسابەتەکە تاک و زانێ قازانجی زۆر دەستەکەوێ هەرێکی ئیشەکە لەویشە واز نانێ زیاتریەکە ئێمەش بەڕاستی مە کاسبکردن بۆ قیامەتی خۆت بۆ دنیاکەی ترێت لەبەر خێر لە خێرکردنا تا ئەتوانی مانی کەم تەرخەمی مەکە مادام توانات هەیە دەستەکەم مەکرە چونکە دوایی ئەزانیان تەمەن تێ پەڕێز زەمەنیش ئەڕوا کات بەدەستەوە نامێنێ ئەژمری 100% کە مادام ژیان کۆتایی پێ و زەمەنیش تێ ئەپەڕێ منیش فریان ناکەم ناتوان بیان گێڕمەوە چونکەم ساڵە هاتە ئەڕوا تازە ناگەڕێتەوە کاوبا لە هەموو ساڵەکە ناوێکی خۆم تۆمارکەم و ئالە و پرۆژەیەدا خێرێکی باش دانابێت چونکە بەڕاستی ئەمە فەرمودەی پێغەمبەریانە عەلەیهی سڵات وسەلام ئەو ئینسانانەی کە قوربانیەکەن لەگەڵ ڕژانی یەکەم تنۆکی خوێنەکە بەسەر زەوی خوای گەورە لە گوناهەکانی ئەو ئینسانی کە قوربانەکە خودی خۆشە بێت لە هەمووی ئەو خۆشەویست ئەو حەزە ئەو مژدەیە بەڕاستی دەست هەموو کەس ناکەوێت من توانم بە حیوان سەبڕینە من دەستکەوێ حیفە بێ و کەم تەرخەمیتیا بکەم بابەتەکە یانی گەورەترە لەوەی کە ئێمە وا بیکەن چونکە مادەکە هەر سەر پێکەم بەخوا پارەکە خەرجەکەیت هەلە دەستمان ئەچێ جاری وایە بە زەرەر ئەڕوا جاری وایە
خافەنامە دامی سارەکە دوو چوارسەی سەرفەکەی بۆ چی چوارسەیەکەم نەڕوە مەسەڵ بەڵام ئەو خێرە دەورم دەستکەوێت لەمە خێشم دەست ناکەوێت زەرم دەستکەوتووە بەس دەوا خێرم دەستەکەوێت قوربانی بەرین بۆ ڕێکخراوێک ناوەندێک کە ئەو کردارەکە ئەنجامەدا ئەمە پرسیارێکی ترم لە ماڵە ئەنجام بدرێت چۆن ئەنجام بدرێت و کەسی کە سەرێ بڕێت تایبەتمەندەکانی ڕاستیا ئەم بابەتە برازەکانم ئەمەش دووردەکاری هەیە یعنیتان بەڕاهایی قسەکردن لە هەر بوارێکە هەڵەیە لە فیقی ئیسلامیە چونکە فیقی ئیسلامی وەکۆڵێن فیقێکی حەزاریە باز لە ژیانەکە پەیوەندی بە هەموو وردەکاریەکانی ژیانی ئینسانەوە هەیە مەسەلەی حیوانجای قوربانیکردن لەناو ئەسڵ وایە لە شریعەتی ئیسلامیە لە ماڵی خۆمانە بیکەین و ئەسڵ وایە قوربانیکار کە کەسەکەی بچێت لە قوربانەکەی کاتەیە حاضر بێ کەسەر ئەبڕێ خۆی لەوێ حاضر بێ سەیریکە لەو کاتەیە خۆی نیەتەکە بێنێ لەو کاتەیە خۆی دوعاکانی بکە خی گەورە ئامەلە بۆ تۆ بۆ مۆسەباتی تۆسە بە قوربانی سەبرن بۆ تۆ خی گەور لێم قوبوڵکەی دوعاکان کە خخوای لێم خۆش بجووکە لەگەڵ ڕژانی خوێنەکە مژدەکەی پێغەمەری خخوای و خۆشی دوعاکانی تەقدیم کات داواکانی تەقدیم کاچی هەیە ئەمە ئەسڵ وایە لە قوربانیە وابێ کە کاتی خۆی زوو لە کوردستانی خۆمانە هەروە بۆ هەموو ماڵێک من لەبیرن دێ لە شاری سلێمانیا لە قوربانە کە جەژنی قوربان بۆ چوار ڕۆژە زۆربەی کۆڵانەکان چی خوێنە هاتە دەرەوە لە دەگاکان چۆنە و زێرابەکەەوە زۆربەی ماڵەکان لە گەراجەکەیانە لە حوشەکانە قوربانیان نەکرد ئەمە ئەسڵ وایە خاوەن قوربانەکەش و کە سوکارەکان و پێکەوە لە مەشهدەکەی حاضر بن لەو پرۆژەیە چونکە ئەمە دیمەنێکە ڕسمی ئەگیری ئەمانە هەمویان سپێنە ڤیدۆکرد بە سافی بۆ لێدرێتەوە کاوت و خستە و دیمەنا ببی و زۆ جوان و خۆشیشە بەڵام ئەمە پەیوەندی بەچیە کۆمەڵەشتی هەیە کۆمەڵی لێکەوتی هەیە بە ئاسان نیێوە لە قوربانیمان کرد لەبەر خۆمان حازبی بەڵام پاشڕۆی هەیە باسە پی و چەپاڵی هەیە خوێنەکەی ئەمجا ئەو پاشەڕۆی کەوا فڕێتی ئەبێقی دە شوێنەکەەوە کە ژینگەکەمان پیس نەکە کە لە هەمان کاتە لێرە خێرەکەم کردەوە شەڕێکی دروست نەکەم چونکە ئەمانە بێ هاوکێشەکەت ڕێک و پێک بێ بۆیە ئەلە لەم شاری کە ئێسا وڵاتی خۆمان ساڵەکان تر کە ئەمان بینی زۆر خراپ بوون لەسەر جادە لەو شەڵسێ کە ئاڕۆسی ئەمە نە پێسە هەڵدرا بۆوانێ باشە بۆگەنی ئەکەیت بەلایەتی ئەپەڕی بە نزیکەی 200 متر تۆ لێوانێ بۆنەکەی هاوە سەرسەتا ئەبێت کە لەوەی کە ئەمە ڤایرۆس و کیمیای ئەو میکرۆبانی کە بەجێ هێڵێ ئێ باشە سپێن ژینگە کە پیسێکات چەند خەڵک تووشی نەخۆشیە بێ کەوابوو خێنەکەی کابرا لەو لاو زەرێکی تری داوە بۆیە ناکرێت لە ئێسامە ئەمە ئەم دوانە وەکو ئاواهی بن لێرە دایمە کاتی خۆی اقتراحێکمان کرد ئەو ساڵی تقریبا 2016 بوو کەوتمان خۆزگە چەند دەوڵەمەنی لە سلێمانیە لە 5 زۆنیا دروست کرا 5 شوێن یا 4 شوێن دروست کرا بەس بۆ سەربڕینی حیوان لە قوربانە شوێنێکی پاک و تەمیز و خانەیەکی ڕێکپێک و بەکرێ سەریان بڕیایە بەڵام بە شوێکی طبی پاک بووە ئەمجا ئەو پاشەڕۆیان بەکار بێنایەتەوە چون خۆ شەرمەکانی ئیسفادەی هەیە بستەکەی ئیسفادەی هەیە بۆ بە خەسار بڕات تووکەکەی ئیسفادەی هەیە قناکری ئەمانە خەسارکەین حتا ئێستەکانەوە ئەندێک ڕێک و ناوسەکەشی کە فڕێدین سوودی دەبێنێت لە دنیاە يعني لفقه إسلامي حتى عليه أو باشروية جزاني سودي هي طبيب فريمدا أتواني سام بو بين بكاري هنرت وهو كناس كي أمجا أو رخوال وشتاني تيجا فريدين أو بيستي أتواني بكاري بين إما سودي لنا بينين عشان خسارة يكين إخوازي دزجاك معناه بان كوكا تواني بيستي بكار بينه تو كاني بكار بينه تواني مو كاني بكار بينه تواني من أمي إسقانا كاني كفرد بكار بينه كان ما كان جعل أما ما أنتم أنا بيوابكين والله مثل أو بروسيس اللي نجد شو كان هذا مثل تشوي كزوري هي ولا عنده هاتكي كم به السبب راسي كاو باشتر بقى إما بيدين بشوينه بما صبره بوي توشي أم حالتان النبين أجينا لز أو حالات النبات ولا مالي خوت أصل واي بكي وأصل واي قرباني خوش من حازمي خوش من سالي برمجة قوم لزام ولا صبرينا أصل واي خوش من سالي جوا في عملي خوافمي بكابراوتي برو إيش حذي ربايس شغلات تيشكا بالحجري أم جوهرة صربة أو خوب بيكم أجل خوم نمتواني أم جالت وانم بيدم بكسي قتل بون صبر رجاء وكاتا صبر خانية ياخذ رخراوة دان برخراويش براسي بيرن وكالت يعني مثلا الإسلام يقول شو ميشا عبادتك وكون نيوج وكالتي تانية بيخوم بيكم شو كان نيوج في وندا بخدي ذاتي خومه أما زكاة دان وأواني كبير مثلا حج كدنو أمانية مثلا كتواني مادية أتواني بوكيل بيكم خۆم نەچم ئەو زەکاتم بگەێنە کاکە بە فڵان کەس لە شاری هەولێر ئەو ناڵە بیگەێنە بە کابرا کە مەسەتا لە ئەمریکا جا ئەمە لە ڕاستیە توانرێ ئەمە بکرێ بەڵام بە وەکالەت کەی ئەماکەین کەی ئەیدەم بە کەسێ بۆم کا یەکەم ئەبیکەم دیدەم بە کەسێک لە شاری خۆما بیکەمە ئەسڵ وایە بیدەم بە ڕێکخراوێک و لە شارەکەی خۆما بیکە بە قوربانی دەبەشیکە بە شارەکەی خۆما ئەسڵ وایە وا بکەین ئەبێ قوربانی شاری خۆم بۆ شاری خۆم بێ باشە شوێنی خۆم تا فەقیری ئێرەم وەستابێ من نانێرم بۆ کەسی تر بەڵام ئەگە فەقیری ئێرەم الحەمدولله تێر بوو ئەمجا زیادەم هەبوو ئەمە ئیدێنم بۆ خەڵکی تر توانم بینێرم ئەکەم وەکیلم ئەو ڕێکخراوی کە تۆی کێ بە وەکیل ئەگە کەسێکی ئاواهی بوو جێگەی متمانە بۆ توانین بیدێتێ چ وەکالەتە لە فیقی ئیسلامیە ئەمجا لێرە شۆ دێتە پێش و ئایا توانم بینێرم مەسەڵەن بۆ شارێکی تر
ئەو پرسیاری جەنابێش ئەوە بوو بەڵێ مثلا نابێت بچێتە دەرەوە ئەوەش بەڕاستی لە فقی ئیسلامی وەکو پێم مەذهەبی شافعی خۆمان وەکو پێت ئەسڵ وایە ئەبێ لە شاری خۆتا بێ وەبێ خەڵک و فەقیری ئێرەت بێ بەس ئێستاکان ئەگەر لە هەر هەمانەگەر لە شوێنی شاری ترا بینیمان کۆمەڵی خەڵکن زۆر حاجیان لێرە زیاترە لەوانەیە ئێمە لێرەدا لە مانگێکا 2 جار گۆشت خۆین ئەوان لە ساڵێکا جارێ نایخۆن ئالێدا فەرمی تۆ باشترا بیبێ بۆ ئەوێ باشە ئەو کاتە ئەمە دراسی پێویستە ئەمە لە خۆنی مطلقا بەڵام دروست نییە بەڵام بە ڕەحایش دروستە ئەڵێن کاکە پەیوەندە بە زات و بە شوێن و بە کاتەکانەوە جێگەیەکی تر هەیە فەقیرە لێ قەوماون ئاوارە بوون شوێنیان لێ تێک چووە ماڵی خۆیان لێ تێک چووە لەلەر بیدەم بۆ ئەوان باشە من حەولە لە ماڵی خۆمام و شوێنی خۆمام ئەم بیبم بۆ ئەوان باشترە ئێدە ئەمە چێتە بابی چووکە چێتە بابی تەعاون عەلەی البر والتەقوا ئێمە ئەبێ بزانین موسڵمانان یەک جەستن عالەمی ئیسلامی بێ موسڵمانەکان هەموویان بە یەک جەستە سەیرکە ئەگەر من کەسێ لێو مەعانەتی کێوە لە شوێنێکی ترا من توانم هەبوو هاوکاری کەم نەمکرد گوناهبارە بم ئەبێ بم بە هاوکاری وەلەو کانە فەرمی بەقەدر دەنگە خورمایەکیش بێ بە شەرط نییە سەداقەکەی من زۆر بێ گرنگەوتانی ڕەحی هاوکاریم تیا بێ گرنگەوەی کەسێ بم من پیاوێکم لە دنیا جەستەوی من وایە وەکو جەستەی ئەو کەسە هەستەکەم هەمان نەست و هەمان حەزە خۆم بەسەرم هاتووە فەقیری چەنە ناخۆشە ئاوارەی چەنە ناخۆشە نەبوونی چەنە ناخۆشە خۆم بەسەرم هاتووە کە لە پاڵماش شتێک حەزم لێ بوو نتوانی بیکردم چەنە حەزم بۆی ڕۆشتوی نەشتوانی وەسێرم کەوان ئەسم بۆڵ کێشاوە ئەم هەمان زاتەی ئەویش هەر وایە بە هەمان شێوە هەمان حەزە هەمان نەستە هەمان توانایە هەمان بۆ چوونە ناکرێ مەسەڵەن من لێرایە خۆم بڵا بڵێمەخوا چاویشی دەربێ وەڵڵاهی یەک دنیای بۆ نادێرم نەڵێ ئیسلامەوە بەڵام پەیوەستە بەوەی کابێ ئەولاتر وایە لە دەست پێکەین باشتر وایە لێرە بیکەین زیادەکە ئەنێریم بۆ دەرەوەی خۆمان ئەو حاڵاتانەش هەبوو ئەو کاتە واش بێ سەرشامان بینێری باشە دکتۆر هەر لە ناو گەڕەکەکانە با باسیکەین بۆ نمونە من کە بمە قوربانی بکەم ئەڵم ئەو گەڕەکەی کە منی تیانیشتە جێم لەخوا بەزیابێ ئیمکانەتی دارایی ئەو دراوسەیانە ئیمکانێتێکی باشیان هەیە بۆ دراوسەکان نابم ئەم قوربانیە ئایا لە ڕووی ئاینی پیرۆزی ئیسلامەوە چۆن باز لەوە کراوە چەندە گرنگە سەرەتا چواردەورەکەت دراوسێکت خزم و کەس و کارت کەسە نزیکەکانت بۆوانی بەری اینجا بینێری بۆ خەڵکی تر چۆن نایی باز لەمە بەڕاستی ئەمانەکە ئەویش بە هەمان شێوە بەڕەهایی دی ساوین بەوەدی قسەی لەسەوکەین ئادەکە فەرمێ فەکولوا منها وأطعموا البائس الفقير فەرمێ کە قوربانیتان سەبڕی خۆتان لێ بخۆن و ئەمجار بەشی ئەو کەسانەوە کە ئەلبائس الفەقیر کەسێ بێکەوە هەژارێکی دەستکوتی نەدارە ناتوانێت پەیداکە مادام بۆتە بائیس فەقیرە ئەو کەسەیە کە ئیتر دەستی ناکەوێت زۆر مەحاولەی کردووە ئەو ئەسڵ وایە کاوە گەڕێکێکی دۆڵەمەند الحەمدوللا باش بوو هەمویان ئەوانە سپاس بەخوا سیارەی جوانیان هەیە و مەعاش و داهاتێکی باشیان هەیە و هەمووی دەوڵەمەند و تاجر و بازرگانن من لەوێ قوربانیکەم ئەسڵ وایە ئێرەدا ئەم شوێنە الحەمدوللا حاجەی کێوتوی نییە بەڵام گەڕێکێکی ترمان هەیە ها ئەو پەڕێتایان 2 کیلۆمەتر یا 3 کیلۆمەتر لەبنەوە دوورە ئەوە ئابینم کاکە گەڕێکی هەژار نژینن ئەڵێن وەڵاهی ئەوانە فەقیرە داهاتەکەیان زۆر کەمە دێ باش وایە منی موسڵمان قوربانەکەم بەرم بۆ ئەوان بۆ چووکە ئێرە الحەمدوللا حاجەی نییە بەڵام خۆ ئەگەر بەشی ئەمانش بە شەرعان کێشەیتیان نییە دەڕوو شەرعێتوانن بەشی ئەم دەڵەمانانش بەم دراوسەکانیش مەگەر حیوانێکی گەورە سەبرن 400 کیلۆ گۆشتی هەبێ سەی لێرا بەخشمە و 300 شێبم بۆ ئەوێ یا مەسەڵەن بۆ 150 لێرا و باقی تێشەمە بۆ ئەتوانن شتێکی واشکەم ئەی دکتۆر توێتی قوربانیکردنە بێ بۆ فەقیری موسڵمان بێ یاخودی هەر فەقیر بۆ دراوسەکەی یەزیدیە مەسیحیە ئاینێکی تری هەیە بەڵێ لە هەمان کاتە بە هەمان شێوە لە قوربانی ئەتوانین بەشی هەر کەسێک کە دراوسێ مابوو چ فەقیرێکە موسڵمان بێ چ مەسەلەن یەزیدی بێ چ ئاینێکی تری هەبێ کێشەیتیانی ئەتوانین بەشی بچەوە خواردن و خۆراکێکە بێ ئەویش بە هەمان شێوە مناو ڕۆژە جەژنەکە دراوسە من لەگەڕەکەش مەڵم پیرۆز بێ یاخوا یەکەم پیرۆز بایم لێکە بۆ جەژن یانی کەوا مناسبێ لە مناسبەکە مەدەم پیرۆز با یەکەم ئەبێ لە خواردنەکەش ئەبێ هاوبەشی بکەم بەڕاستی ئەو لە ئیسلامە قەدەغە نەکراوەلەوە باشە دکتۆر یەک سەر قوربانی ئەکرێت بۆ هەموو ئەندامانی خێزان بۆ نمونە 4-5 خوشک بەیەکەوە کۆبوونەتەوە بڕیاری ئەویان ناوە یەک ئاژەڵی گەورە بکەم بە قوربانی ئەمە جایزە هاوبەشی پێ بکەن ئەبێت جا قسەکە لەسەر ئەوەیە ئاژەڵی گەورەیە ئاژەڵی بچووک ئەگەر ئاژەڵی بچووێ مەڕێ بکڕن بەهاست بە هەر پێنجەکان بە هەر چوارێنێکی بەجەم 50 کۆکەنەوان یان 100,000 و مەڕێ بکڕن ئەوان ناتوانرێت بۆ قوربانی هەمویان بێ ئەوە تەنها کەس بۆیە کەس نووسێ بڵە ئەو بدە هاوبەش لە خێرەکەیە ئەمما قوربانەکە بۆ یەک نەفەرە جا کامیان بۆتە هۆکاری دەستپێکردنەکە و کێوتوی من قوربانیەکەم ئێوە هاوبەشەکەم ئەو دەرەچێت قوربانی بۆ ئەو ئەمما باقی تر ئەبنە هاوبەش لە خێرە قوربانی ئەوان ناکە وەزەکە هاتوو مەسەوتمان حیوانی گەورە بکڕن و مەسەڵەن گایە بکڕن یا مانگایە بکڕن یا مەسەڵەن یونگێ بکڕن ئالەمانە بەڵێ ئەتوانێت حەو کەس یا بەشدار بن هەرێکە حیسەکە ئەو حیوانە بای چەرێ مەسەڵەن مای ملیۆنێک و 500,000 دابەشی حەوتی کەن هەر کەسە حیسەی خۆی با
ئەوە کە سەح قوربانێکی بۆ نووسەوە مەڕێکی سەر بڕی بێ ئەینە مەڕێکی سەر بڕیوە بەڵێ هاوبەش انتیاوە پێکەوە ئەتوانن بەڵام لە حیوانی بچووکە نابێ ئەگەر لە ئەوروپا بێ و پورمە ماڵە تۆ لە بری من قوربانێکە بکە ئەمە هەر ئازم کردی زۆر ئاسا کە دوست بە ڕێکخراوێکی بەڵام بۆم کە ئەتوانێت ئەو کتۆکە بۆکی لێرە بۆی بکەیت چونکە عیبادەتێکە بە وکالەت دەکرێت باشە دکتۆر ئەو کەسانەی کە بۆ نمونە قەرزارن بەڵام نایەنەوێت لە ئەم خێرەی قوربانیکردنە بێبەش بن ئەم کەسانە لە سەریانە کە قوربانی بکەن بۆ نمونە دواز بە قەرز نەیکڕن خۆیان قەرزار بن بەڵام بتوانن قوربانیەکە بکەن بۆی ئەم خێرایان لە دەست دەرنەچێ لە بری ئەوەی کە قەرزەکە بنەوە بتوانن قوربانی بکەن شتی وابێ بەڵام دواتر قەرزەکەر ماڵە لە سەریانە ببینەوە ڕاستی ئەمە کە دەسەر و پێمەوەتی سونەتە کە سونەتە تۆ ئازادی لە ئەنجامدان و ئەنجام نەدانیە کەمادەم ئازادم لە ڕووی شەرعیەوە تەکلیفی لە ناکە خۆ قەرزاکەی بۆ قوربانیەکە ئەمە یەک یان واجب نیە بەس ئەگە کردیش ناڕەمەیکە ئەوە ئەگەر لەسەر شانی خۆت چەندە خۆت ڕەغبەتت هەیە چەندە حەزت هەیە ئازادی تایە قەرزەکە یان ناکە ئەمجا ئەگە تۆ قەرزار بووی بۆت هەیە بەڵێ بۆت هەیە قوربانیەکێکە قەرزاریش بی بەڵام گەورەتانێ تۆ کەسێکی ڕازگۆ بی ئەگەر قەرزاری بیت و قوربانیەکە خەڵکە نەڵێن پیاوێکی پارەخۆرە لەولاواکە لەولاشەوە دوودانە ساڵە دیانێکی نەداوەتەوە بە ئێمە ئەبێ ڕازگۆ بی یعنی لەم کاتەیە کەسێک کە ڕازگۆ بێ بەڵێ پارەی هەیە الحەمدوللا داهاتیە مانگە ناتوانێت 500,000 بێتەوە بە خاوەن قەرزەکاری بەڵام ئەم مانگە نایدەمەکەم بە قوربانی ئەمە ئاساییە چوە بۆ کەسێکی ڕازگۆی بەڕاستی بەس هەیە مەسەڵەن قەرزەکە هەر تاخیرەکە هەر قەر ناچێ بەلایە بەس کە قوربان هات ئامادەیە 500 ملیۆنە با بە حیوانێ لەم کاتی ئەوە بێتە کەسێکی درۆزن لەلای خاوەن قەرزەکانە چبێ وریابین کەسێتی ئینسانی ئیماندارە بێ بە پاکی بێڵیتەوە لە عیبادەتە خوا ڕازی نییە بۆ بەندایەتی خۆ ناشرینکەی ئەوێ بەندایەتی جوانەکە ئەوێ عیبادەت ئینسان جوان کە نەک ناشرینیکە ئەگەر خوا نەخوا تووشی نیفاقی کردی دووشی درۆی کردی شەرعان دروست نییە باشە دکتۆر هەندێک بۆ چوونی تر هەیە لە بریەوەی کە خوێنەکە بڕێژین و پیسە بڵاوکەینەوە نرخی قوربانیەکە بین بە کەسانی هەژار و فەقیر و کەم دەرامەت ئەمەیان لە ئاینی پیرۆزی ئیسلامە ئەکرێ لە بریەوەی کە گۆشتەکەی بۆ بڕێنگە ئەو پێویستی زۆر بە گۆشتەکە نەبێت پێویستی بە پارەکە بێ زیاتر خۆ هەندێک حاڵەتێ ڕەنگە ئەمە دروستتر بێت ئەمە لە ڕووی شەرعیەوە دروست نییە چونکە لە فیقی ئیسلامی ئەوەشمان هەیە قوربانی ئێمە بابێکی ترمانەیە لە فیقا پێڵن بابی ئینفاق نەفەقاتێکێکە لە بابە گەورەکان کە پێڵن خەرجی سەدەقات ئەمە بابەتێکە کراوەیە بەردەوام کاتی بۆ دیاری نەکراوە بەڵێ کاتی بۆ دیاری نەکراوە سەدەقات و نەفەقات کاتی دیاریکراوی نییە لە هەموو تەمەن تا ئەتوانیت لە شەو ڕۆژە ببەخشی ئەوە عەلاقەی وێت ئەمە پرۆسێکی تایبەتە قوربانی پرۆسێکی تایبەتە و پەیوەندی تەنها بە حیوان سەبڕینەوە هەیە لەبەرەوە پارەکەی ناگونجی بینێری بۆ خەڵک بڵێ ئەوە قوربانیە ئەمجا ئەم بابەتە بەڕاستی پەیوەندی بە هاوکێشەیەکی تری ژینگەشەوە هەیە چونکە حیوانەکان کە ڕێژەکان زیادەکە بەمەش بەڕاستی زۆرێکە لە ڕێخستنی ڕێژەی زیابوونی ژمارە و حیوانانە هەم ژینگەی ئینسانیش کاریگەریان هەیە زۆر پرۆسەکە پرۆسێک چەنە عیبادەتە لەولا ئەوەندەش زانستی و پارێزگاری لە ژینگەشەکە چونکە هاوکێشەیەکی گەردوونی تێدایە گەر مەسەڵەن لە ڕووی زانستی دراسێکی قوربانی بکەین ئێستا پێماڵێن ئاژەڵەکان کە ژمارەیان زیاد ببێ ژمارەی مەسەڵەن مانگا و گال لە وڵاتی ئێمە زیاد ببێ زیاد لەو ڕێژەیە کە پێویستە ئەزانین ئۆکسیجین چیەکە مەسەڵەن چ دەرهاویشێکی جەستەی هەیە لەسەرکاری لەسەر ئینسان لەوەرە خۆی ئەم بەڕاستی پێوچگەمە ئەم حیوانان بەڕاستی لەگەڵ ئێمە ئاژین پێڵەن ئەنعام قورآن ناوی ناون ئەنعام چکە تۆ خۆت بەخێویەکە لە ماڵتا لە ناو شوێنەکەی ژینگەی خۆتایە لە هەردا ناژی مەسەڵەن لە شاخێکا کە تۆ ناچی بۆوێ ئەو لە ناو شوێناژی کە تۆی تیاژی بۆیە قورآن ناوی ناون ئەنعام کەمادەم لەگەڵ منە ئاژین پێکەوە کاوە کاریگەر سەر ژینگەیەکی من هەیە لە لادەکان لە پاڵ ماڵەکەی خۆیان کابرا لە قاتی ژێرەوە دایناون ئەو خۆی لەسەرەوەژی یا لە تەنیشی خۆیاتی خۆی لە تەنیشە ماڵەکە لە تەنیشایەتی یا لە هەمان دێکە و لە هەمان مەنتەقە و شوێنایە لەبەرەوە ئەمە لە ڕووی شەرعیەوە پرۆسێکی زۆر گەورەتر لەوەی کە من تۆ تەنها بە ڕۆیەکی زاهی سەیر دەکەین ئێمە نەهاتوین لە ڕۆ زانستیەکەی تری دیوەکەی تری دراسە بکەین ناو دیوەتی بەڕاستی توێژینەوەسەکەین هاوکێشێکی زۆر گەورەی تیا لە مەسەلەی ڕێخستنی هەم ئۆکسیجینەکان هەم دەراویشە مادیەکانی تر کە لە جەستی حیوانە دەرەچێت لەوەرە کەوابوو پرۆسەکە پەیوەندی بەس بە قوربانیکردن سەبڕینی حیوانەوە هەیە پارە بەخشیت ئەوە بابێکی ترمان سەدەقات و نەفەقات هەیە فەرمو قوربان ئەرز و کراوە تۆ دەرگا کراوەیە زۆر دکتۆرۆک و کۆتا پرسیاری من لە کاتێکا کەسێک کە بڕیاری ئەوەی یاوە کە ئەم ساڵ قوربانی بکات و باست لەوە کردیەک لەسەر سێ و گۆشتە ئاساییەکە بۆ خۆی هەڵگرێت لەو قوربانیە ئەچێت کام بەشەی ناسکە کام بەشەی جوانە لە بۆنمە ئەو قوربانیە بۆ خۆی هەڵەگرێت و بەشەکانی تری ئەکات بە خێر و بە دابەشیەکە بەسەر خەڵکە ئایا ئەمە گونجاوە ئەم جۆرە هاوسەنگیە ڕانەگرێت لە نێوان ئەو دابەشکردنە بەڕاستی خوشکی بەڕێز ئەم بابەتە کە دەسە بابەتی نەفسی ئەم ئینسانە کە نەفسێکی دیارە تا ئێسەکانە نەفسێکی ڕەزیلی هەیە
یەکەم ئینسانێکە بەڕاستی وەکو بڵێ نەتوانیوە دیندارێکی واقعی بچووە قورئانە فەرمێ مما تحبون ئەوەی کە سەری ئەبڕن خوا فەرمێ ئێمە گۆشتەکەی و خوێنەکەیمان ناوێ تێگەش ئێمە نامانێ ئێمە ئەوانێ ئێوە بەخشینەکە بکەن سەدەقەکە هاوکاری خەڵکە مما تحبون لەوەی کە زۆرتان خۆشەوە ببەخشن ئەوەی ناکە خۆشن ناوێت لە کۆڵە بێتەوە لە ڕاستیە ئەوە بێ کەسە بە خۆیان بچێتەوە لە ڕووی نەفسیەوە بە خۆیان بچێتوانێ هێشتا نیتوانیەوە نەفسی خۆی تەربیە بکە فێری نەکردووە کە بەخشینەکە خێر لە کامیان هەیە خێر لە باشترینەکەی دی ببەخشم نەک لە خراپترینە لە خراپترینە کەمێ خێرم دەسەکەوێت لە باشترینە زۆرە خێرم دەسەکەوێت ئەوە بەڕاستی نەخۆشیەکە لە نەخۆشیەکان دایەکە بێ پیاچینەوانێک کە خۆمان بڵین کاکە غڵەتێکی گەورەم کردووە نەمتوانێت لە عیبادەتەکەی خۆی گەورەشان ڕاستگۆ بم بەڕاستی ئەمە نقطەیەکی تر دا دەکەم بە ئەم حیوانی کەیکەی بە قوربانی تۆ ئەبێ بەڕاستی ئەسڵ وایە وەکو یەک حیسەکان دابشکەی مەسە ئاوا کە تێکەڵ دەکرد حی گۆشتەکان هەموو تێکەڵ کرد ئەمجا حیسەکە چۆن ئەنێری بۆ دراوسەکەت ئەوەش هەڵگری بۆ خۆت ئەبێ وەکو کەسێکی ئاوا خۆ حساب بکەی ڕاست تو منیجێکێکم لەم کۆمەڵگەیە وا نەزانم ئێستا خاوەنی ئەم پێم کە سەرم بڕیت من خاوەنی نیم کەسەر بڕا تازە لە خاوەنی من دەچێت دەرەوە بۆتە مڵکی ئەو هەموو خەڵکەی کە ئێسەکان قوربانی بەڵێ هەرێسەر وایە کە بووی بە خاوەنی کاوە تۆش بوویت بەشێت لەوان بەشێت لەو خەڵکی ئەبێ ئەوە تەسەوری خۆکەی گاوە تەسەوری خۆ کرد ئەو کە دیارە بەخۆیان حەمدوللا بەڕاستی ئیدیماندارێکی چاکی توانیت ئوخوەیەکی باش و خوشکایەتی و برایەتی بۆ کۆمەڵگەکەی خۆ دروستکەی بەزگە هەر خۆ بە خاوەنی زانی ئێستاش غەڵەتەکەی باش یەک پرسیارمە زۆر بە کورتی وەڵام بیتەوە زۆر سپاس دەکەمیتر لە بەیانیەوە لە تیکتۆک و فەیسبوک و ئەم بابەتانە ئەبینین فڵانە گوند هەموو خەڵکی گوندەکە گۆشتیان ئاوە هەڵماڵیەوە و بەیەکەوە قوربانیەکەکەن و بەیەکشەوە یەک سفر ڕاخن و خواردنی هەموو خەڵکی گوندەکەش لێ چەند قوربانیکردن پەرستیشێکی با بڵین ئاینیە چەند بابەتێکی ئاشتەوایی و کۆمەڵایەتیش ڕاستی ئەو من دەستخۆشی لە گونداناکەم لە زۆریانە الحەمدولله و نەرێتێکی زۆر جوانە ئەوە لە کاتی خۆی لە گوندەکانی منتەقەی لای ئێمە شازوو هەبووە ئیشێکی زۆر جوانەکەن کە خەڵکی دەکەمیان پێکەوە تا ئێستا توانیوانە پێکەوە بن گرێدراو بن پێکەوە برایەتەکان پێکەوە بێ و کۆمەڵایەتەکان زۆر گونجاوە ئەوە شێکی جوانەکەن بەڵام دەڕاستیە لە ڕووی شەرعیەوانی شێکی باشە کە بتوانین قوربانەکانمان چکو کاتی خۆشی لە مزگەوتی پێغەمبەری خوا هەروە بوو لە مەدینە کە نوێژێکە پیانسە سەلامی لە خۆتبەکەی تەواوە کرد ئێستا فەرماچی قوربانەکانمانکەین هەموو خەڵکەکە حیوانەکانیان هێنا لە بەردەمی مزگەوتی پێغەمبەری خوا حازریان کردبوو هەر لەوێ سەرە بڕا ئێتر هەبوو مەسەڵەن هیوا و 50 سەرە بڕ یەکێ تر 50 تر وهي پیامبری خوا علیه الصلاة و خۆی 30 سەر بڕن جافەرمی سیدنا علی بڕۆ ئەوکانی تر تەواوکە بەڕیز ئەم جاوەرە پاکێکە و پێک و کوانەکەدەوە هەر لەوێ خەڵک ڕۆشە بۆ ماڵە بە گۆشتەوە ڕۆشە بۆ ماڵەوە ئەسڵ وایە بەڕاستی لە قوربانیا بۆی ئەو خەڵکە کە چۆ ماڵە هەموو مناڵەکانیان پێکەوە دابەشن باوەم پێکە گۆشت ببرژێنین پرۆسەکە وای لەبێ هەمووی گۆشت بژێنێ کەس نەڵێ وەڵا خۆ ماڵێک هەیە ئێستا گۆشت نابرژێنێ ئەسڵی پرۆسەکەی خۆشی بڵێن دڵخۆشکردنی خەڵکە هەموو کۆمەڵگە دڵخۆش ببێ ئەسڵی پرۆژەکەی خۆی وای بەڵام ئێستا چووکە بۆ شارەکان گەورە بوون منتەقەکان گەورە بوون ناوچەکان گەورە بوون جا ناتوانین تۆ لە گەڕێکی یەک و لای ئێمە گەڕەکان هەمووی تەسک بوونە تۆ شوێنی ئەوەی تیانە هەموو قوربانی ڕێخەن بووی باشی بەس هەموو ماڵەکانە ئەمە تۆ زۆر زەحمەتە ئەگینا بەڕاستی ئەسڵی پرۆسەکە خۆی بەڕاستی ئاوایە ئەو پێغەمبەری عەلەیهی سڵام کاتی خۆی بۆ شێوازە ئەنجامی داوە کارێکی زۆر جوان و کارێکی زۆر باشیشە بەڕاستی دکتۆر محەممەد پێنجۆنی سەرۆکی لیژنەی فتوای سلێمانی زۆر سپاس بۆ زۆر سپاس دکتۆریان بۆ ئامادەبوونی بەڕێزمانتون یەکەم سەرکەوتوو بن جەژن پیرۆزەی ئاراستی هەموو خەڵکی موسڵمانەکە و شارە خۆشەویستەکەمان و هەموو کوردستان خۆی گەورەتان پارێزێت لە بەڵام مصیبەتەکانی سپاس خۆش بە دووبارە دکتۆر سپاس